هەڵبەت بە دروستی زیاتر لە کاتژمێرێک و سی خولەکە زۆرینەی ئەندامانی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدان دیارە وەک چاوەڕوانێک لە پرسی سەرەکی کۆبوونەوەکە دۆخی سیاسی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان و لەو چوارچێوەشدا بە دیاریکراوی جەختیان لەسەر پرسی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بێتەوە بڕێرە لە مانگی 12 ئەمساڵ ئەنجام بدرێت. هەرەمڕۆ دوای تەوابوونی ئەم کۆبوونەوەی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان دەرەنجامی کۆبوونەوەکەەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکە برێتە نێو کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە بڕێرە لە کاتژمێر یەک بەدواوە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان هەڵبەت دوای تەوابوونی کۆبوونەوەی جڤاتی گشتی دەست پێ بکات. بوونی دوو کۆبوونەوەی ئەندامانی جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لەمڕۆدا هاوکاتە لەگەڵەوەی کە سبەینێ سی تەموز طبعاً دوایین وادەی تۆمارکردنی لیست و قەوارە و هاوپەیمانەتەکانە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وادەکەی دەستنیشان کردو بە کۆتاییەکەی دەستنیشان کردو بە سی تەموز. دیارە کۆبوونەوەی ئەندامانی جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی دوایەوە دێت لە دوو هەفتەی ڕابردوو جوڵەیەکی سیاسی گەڕێکی دیکەی سەردانی و کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لەسەر هەمان پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەستی پێکردی بووە لە نێویاندا سێ شاند دوو شاندی یەکێتی بەجیا و شاندێکی پارتی دیموکراتی کوردستانی بەجیا سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کرد لە شاری سلێمانی لە مەکۆی سەرەکی بزوتنەوەکە کۆبوونەوەیان کردبوو بە مەبەستی زانینی دید و بۆچوونی بزوتنەوەی گۆڕان لەسەر و پرسا گۆڕان بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەکانیشی لەگەڵ دوولایەنە لە زاری وتەبێژەکەیەوە لە سنووری پارێزگای کەرکووک پێشتر ڕاگەیاندبوو لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیداکە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکلیستی و لەگەڵوێستی تەواوی لایەنە سیاسی کوردەکاندا تا لەژێر چەتری هاوپەیمانێتیەکدا بستنێ و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەوە بڕێرە 12 ئەمساڵ بەڕێوەبچێ گۆڕان لە زاری وتەبێژەکەی ڕاگەیاندبوو پێویستە لایەنە کوردیەکان ناکۆچێن نێوخۆیەکانیان وەلا بنێن و بە دیدێکی نیشتیمانیانەوە بەرەو ڕوویەوە بژاردنە بچن لەبەرەوەی ئەو ناوچانە بەتایبەت کەرکووک مووسڵ دیالە تەواوی ئەو ناوچانەی کە کوردیان لێ و دەکەونە دەرەوەی ئیدارەدانی هەرێمی کوردستان واتە ناوچەی کوردستانی نین و لە دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستانن لە پێناو پاراستن و بەهێزکردنەوەی سەنگ و قورسایی کووردا پێویستەکە کورد بە یەک لیست لەژێر یەک هاوپەیمانێتیدا لەژێر چەتری یەک هاوپەیمانێتی کوردیدا بچنە هەڵبژاردنەوە ئەگەرچی تا ئێستا کە کەمتر لە 48 کاتژمێر ماوە بۆ تۆمارکردنی هاوپەیمانێتەکان تا ئێستا ڕوونی یاخۆ تەواوی لایەنە سیاسی کوردیەکان ئەتوانن لە ژێر چەتری یەک هاوپەیمانێتیدا خۆیان تۆمار بکەن لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بە حکمیەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا جۆرێ لە ساردی و ناکۆشی هەبوو لە نێوان هەردوو پارتی دیاری ساحی سیاسی هەرێمی کوردستانی کەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆیە بەڕای چاودێران پێشبینی ناکرێت کە یەکێتی و پارتی بتوانن لە ژێر یەک هاوپەیمانێتیدا کۆبنەوە بەڵام لە کۆبوونەوەیان لەگەڵ گۆڕان لەگەڵ ڕێکخراانی ژوورەکان لەگەڵ ئەندامانی جڤاتی گشتی و نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە پێشووتر بە شاندی جیاوازدا ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و دوو حزبە سەردانی گۆڕانیان کردو گۆڕان ڕاشکاوانە دیدی خۆی پێڕاگەیاندون کە ئەبێ بە دیدێکی نیشتیمانیانەوە یەکێتی و پارتی ناکۆچە ناوخۆیەکانیان وەلا بنێن لە پێناو پاراستنی سەنگ و قورسایی کورد لەو ناوچانە بەڵام تا ئەم دەقەیەکە قساکەین هیچ ئاسۆیەکی ڕوون نێبووی کە ئەو دوولایەنە سەرەکیە بەیانیان کردبێت کە بتوان لە ژێرە هاوپەیمانێتیدا بن. گۆڕان ئەمڕۆ لە هەردوو کۆبوونەوەکەی جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی هەڵوێستی فەرمی خۆی ڕاگەیەنێ ئێمە لەگەڵ تەوابوونی کۆبوونەوەی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕاندا ئەندامانی نێو کۆبوونەوەکە دوێنی ناوەڕۆکی کۆبوونەوەکە دوایین بڕیاری بزوتنەوەکە لە زاری ئەندامانی جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی بزوتنەوەکەوە بۆ بینەرانی کەینە دەخینە ڕوو.